مامۆستایانی ئیدارەی ڕاپەڕین ئاڵای بایکۆتیان بەرزتر کردەوە و بەپێی کارتە سوورەکەی دەستیشیان بێت نایەنەوێت چیتر بەرپرسەکانیان بەو شێوە و تەکنیکە یاریان بۆ بکەن. ئەو کاتە سوورە بووی کە دەسەڵات بڕوا لە کوردستان بەجێ هێڵێ بەسە ئەو هەموو قات و قوڕیە بەس ئەو هەموو گەندەڵی بەسە میلەتدا هەتا دوانی ئەوانە مەزلوم بوون ئێستا بوون بە زاڵم. ئێمەش بەدەوام دەبین لەسەر بایکۆت و باڵی خوێنی هەموو شەهیدانیان بەملی. ئێمە بۆیە ڕاپەڕینمان کرد کە بەڕاستی کورد دەسعێکی زۆری داوە و لەجێ سەبەری کورداتی و دەوڵەتی کوردیدا بەعسێنەوە، بەڵام بەداخەوە هیچمان بۆ نەکرا. خەڵکانێک وڵاتێ بەڕێوە دەبن کە نەخوێندەوان و ناتوانن سەرپەرشتی خەڵکی کوردستان بکەن. وەڵای ئێمە لێرە لە حکومەتی هەرێم تازە دەستمان شوت، تازە ئێمە لەو حکومەتە کارتی سوورمان بەرزکردنەوە. ئەو حکومەتە تازە ئێمە ئەگەر ئەمەلێک لەبەر لێ بەغدا بێت دەنا ئەو حکومەتی هەرێم تازە جێ بایکۆت نادا. خۆشیان وەڵامەکەیان دیارە، هەتا ئێستا نەسەرۆکی حکومەت نەجێگرەکەی نەکار بەدەستێک هەتا نە وەزیری پەروەردەش دەڵێ ئێمە چارەسەر بایکۆت نییە. ئەی چارەسەر چییە؟ مامۆستا هەر تەنها بایکۆتی هەیە، خۆ ناچێت فەنگدا هەڵگرێت. ئەگەر ئێمە ناچار بگرین بە فەنگ هەڵگرتن ئێمە تەنها چەکەمان تەنها قەڵەمە. مەودەی ناڕەزایەتیەکانی ڕانیە فراوانتر بوو، هەریەکە لە مامۆستایانی پەروەردەی پشدەر و پەروەردەی ڕانیە و مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین و قوتابیان. دروشمەکانیان تێکەڵی یەکتری کرد و بەردەم پەروەردەی ڕانیە هەمویانی کۆ کردەوە، بە دەنگی بەرزتر بەڵێیان بۆ بایکۆت دووپات کردەوە. بەردەوام بین لە بایکۆتکردن تا وەڵامدانەوەی داواکاریەکانی مامۆستایان بە شێوەیەک جێگەی ڕەزامەندی مامۆستایان بێت بە مەرجی پاراستنی شکۆی مامۆستایان لە دۆزینەوەی هەر ڕێگا چارەیەک. ئەم پرۆژەیە ڕاگەیەندرا لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلەیمانی بە هیچ شێوەیەک بە چارەسەری نازانین لەبەرەوەی سندووقێک بڕی داهاتەکەی نازاندرێ. ئەمە جگەلەوەی کە هیچ دڵنیایەک نییە لەوەی کە بەردەوام دەبێت یاننا. بۆیە بە پێویستی دەزانین کە ڕێگا چارەکان و بەدەنگەوە هاتنی مامۆستایان لەلایەن حکوومەت و وەزارەتی پەروەردەوە بخرێنە ڕوو، لەگەڵەوەشدا دڵنیای بدرێتە مامۆستایان لە جێبەجێکردنی بەڵێنەکانیان. ئەگەر دەوامیشکەم لە عارەبیدا باسی بێزەمیریتان دەکەم. بەپێی وتەکانی وەزیری پەروەردە بێ لە دوای 27 ئەم مانگەوە ئەگەر بایکۆت بەردەوام بێت ئەوان فەوتان و هەژمار نەکردنی ساڵی نوێی خوێندن لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە لاستۆ ناگرن. لەولاشەوە مامۆستایان گەرمتر دەبن لە بایکۆت تا بەجێهێنانی داخوازیەکانیان. ئاراز ڕەسوڵ، کەناڵی ئاسمانی پەیام، ڕاپەڕین.